سڵاو، من دکتۆر لۆنا پزیشکی ڤێتەرنەری لە بەرنامەی ئەم جارەی ماڵی و کێوی دیارەکە باسی چیتان بۆکەم. پشیلە کە گیاندارێکی ماڵی زۆر شیرین و جوانە، وەروە زۆریش بەنازە. لەگەڵمان بن با پێکۆ بچینە ئەم کلینیکە ڤێتەرنەریە. هەڵگرتنی پشیلە شتێکی زۆر ئاسان نییە. پێویستەکە کە بەشی سەرەوەی پشیلەکە لەسەر سنگت بێت و هەروەها دەستت لە بەشی خوارەوەی پشیلەکە بێت بۆ ئەوەی قورسایی جەستەی پشیلەکە نەکەوێتە تەنها سەر بەشی سەرەوەی جەستەی. بۆیە زۆر گرنگە کە بزانی چۆن پشیلەکەت هەڵەگری. زۆربەی جار پشیلەکان چنگە هاون ئەڵێن ماشەڵڵا سەی ئەو پشیلەیە ئەڵێی پڵنگە. دکتۆر پێم بڵێ پشیلە ماڵیە یاخود کێوی؟ بەڵێ پشیلە خۆی لە ئەسڵدا کێویە لە خێزانی پشیلەکانە کە خێزانی پشیلەکان پڵنگ و شێر و پشیلەی کیوی و ئەوانە هەمووی دەگرێتەوە حتا پشیلەی خۆمانیش کە ماڵی کراوە، بەڵام کێویە بەڵام چێویە ماڵی کراوە. دکتۆر دوو پرسیار زۆر لێمە کرێت کە کەسێک ئێوێ پشیلە بەخێوکە، یەکەمیان ئەڵێ پشیلە تووکی ناوەرێ، دووەم ئەڵێ زۆربەی قەنەفەکانی ماڵەکەم بۆ نادڕێنێ. ئەو پشیلەکەی منیش ڕای کرد. ئەوە لە حاڵەتە باوەکانم هەڵوەرینی تووک ئەنی هۆکاری خۆی هەیە. یەکەمیان لەوانەیە وەرزی بێت، ئێستا بۆ منە ئێستا لە وەرزی سەرما ئەچین بە وەرزی گەرما، پشیلەکان تووکیان هەڵەوەرێت بۆی تووکیان کەم بێتەوە تا بەرگە گەرمایەکە بگرن. هۆکاری تریش هەیە ئەگەر ڕۆژانە شانەی نەکەی بە جوانی، ئەگەر شوشتنی تاخیربی زۆر، ئەگەر لە شوشتنەکەی بە شامپۆی خۆی نەبێت، ئەگەر کەمی ڤیتامیناتی هەبێت بۆ نمونە لە خواردنەکەی یان خواردنەکەی خواردنێکی بە کواڵیتی نەبێت. باشە دکتۆر، لە چه حدێکە من بزانم پشیلەکەم کێشەیەکی هەیە کە تووکەکەی ئەوەرە، یعنی تا چه حدێک ئاساییە ڕێژەی تووکەڵوەرینەکەی؟ ئەگەر تۆ دەستت بە پشتی پشیلەکەتدا هێنا ئاوا بەو شێوەیە، ئەگەر سیرت کرد زۆر توک بەدەستەوەیە، ئێستا ئەوە سترێسە من ناتوانین قیاسی بکەین، بەڵام ئەوە تووکێکی زۆر بەدەستمانەوەیە، ئەوە نۆرماڵ نییە، ئەبێت بە دوای هۆکارەکەی دابگەڕێت. دکتۆر ئەم پشیلە جوان لە باوەشمایە بێوەفایە؟ پشیلە بێوەفا نییە، خۆی ئەسڵان پشیلە خاوەنی خۆیە ناسێتەوە و زۆر باشیش حتا بۆندەکە ئەگەر خاوەنەکەی چوبی دەستی لە پشیلەی تر دابیتن، یعنی بێوەفا نییە، بەس شتیشی بیر ناچێت، بەس هەندێک جار لە لۆکیشن یعنی لە شوێنەکان کە ئەگەر بچێتە دەرەوە بیرێتێت بگەڕێتەوە، یعنی بەس ئەوەندەی هەیە. چ کەسێک نابێ پشیلە بەخێوکە دکتۆر؟ ئەو کەسانی کە نابێ پشیلە بەخێو بکەن، هەندێک کەس هەیە تووشی حساسیە دەبن بە پشیلە، حساسیەکە وەکو پژمینە و چاسوور بنەوە ئەوانەی ئەوان ناتوان پشیلە بەخێو بکەن. هەر باسێکی دەردە پشیلەمان بۆ کە یاستا دکتۆر. ئەو نەخۆشیە خۆی زیاتر بۆ ئەو کەسانە ینی زۆر ئەگەری توژمنیانەیە کە بەرگری لەشیان نزمە لە خۆیدا ئەو مشەخۆرە لە مشکدا هەیە. پشیلە بە تەبیعەت مشک ڕاوکە بەخوات. ئەو مەسەلەی تۆموجێری شتێکی ڕاستە؟ ڕاستە، ینی پشیلە زۆر جار یان یاری پێکەن یانی خوات، بەس جێری تۆم قەت جێری نەخواردوتە ئەوە خۆی ینی کراوەتەوە فلیم بۆی سنجڕاکێش بێت، بەردەوام بێت، خۆش بێت، بەس خۆی لە ڕاستیە ئەیخوات. لە ڕاستیە من بینیمانە ئەیخوات یان یاری پێکات، ئەو شتانە هەموویە بووە. جا مشک هەڵگری هێلکەی ئەو مشەخۆرەیە، ئەو هێلکەی لە ناو جەستەی پشیلەکە گەورە بێت، دەبێتە مشەخۆرێکی تەواو، ئیتر لە ڕێگەی پیسایی پشیلەکە هێلکەی زۆرتر دەرەدرێت. پشیلەش عادەتەن لەسەر گژوگیا و لیان لەو شوێنانەی گژوگیای لێ کای لێ بۆ منە شوێنی ئاژەڵی ئاژەڵی تر ڕۆشتووە بۆ شوێنەیە، بۆ منە ئاژەڵدارەکان کایان هەیە، پشیلە چ لەسەر کایەکە پیسایی دەکات. جا شێوازی توژونەکەی بۆ مرۆڤ ئەوەیە کاتێک تۆ بۆ نمونە باخچەکەت پاک دەکەیتەوە، دەستکێش لە دەست نییە و دوایەوە دەستت ناشێ شتێک دەخۆی، پشیلەشت نییە لە ماڵەوە دیتەوە توش دەبی و ئەوانەیە گەر ینی خوا نەخواستە تووشیش بوون مەترسی زیاتر لەسەر خانمانی دووجیانە، ئەوانەیە کە پشیلەیان هەبووە یان مامەڵیان لەگەڵ پشیلە کردووە پێشەوەی دووجیان توان پشکنینی خۆیان پشکنین ئەگەر بۆ پشیلەکەشیان و بۆ خۆشیان ناتوانن پشکنین بکەن.
ئەگەر پۆزتیڤ بوو دەتوان چارەسەر وەرگن ئەگەریش نێگەتیڤ بوو یعنی ئەوە ترسناک نییە چارەسەری هەیە ئەم چارەسەریشی هەیە. مۆزوعە. دکتۆر لە ڕووی دەرونیەوە پێم بڵێ پشیلە چ کاریگەریەکی هەیە لەسەر مرۆڤ؟ لە ڕووی دەرونیەوە پشیلەش وەکو ئاژەڵە ماڵیانە دەرونی مرۆڤ هادە دەکاتەوە و یعنی ڕێژەی عەسەبی بوونی کەم دەکاتەوە و تەرکیزی سەر کارەکانی لێدانی دەبێت و دڵهێواش لێدانی دەکاتەوە. لێواش دەکاتەوە بۆ منداڵان خاصە منداڵانێک کە کێشەی ئۆتیزموانیان هەیە یان ئاژەڵە ماڵیەکان وەکو پشیلەش یەکن لەوانە ینی هاوڕێتێکی باش لەگەڵ منداڵان دروست دەکەن زۆر زیاتر لەگەڵ لە گەوران. پشیلە شتێکی هەیە کە کاتێک کە زۆر هادی و لەسەر خۆ هێمنە کاتێکە زۆر ڕیلاکسە مڕەمڕێک ئەکات. جارێکیان تەلەفۆنیان بۆ کردم وتیان پشیلەکەمان کارەبا لەسکیە بە بەلە فریامانکەوە. ئەو مڕەمڕەت چییە بۆ ئەیکا؟ بەڵێ ئەو حاڵتە منیش هەر هەمان شێوە تووشی بووم بەس بە شێوەیەکتری وتیان پشیلەکەمان خڕخڕ لە سینجی هەیە نەخۆش کەوتەوە. ئەوە ئەو مڕەمڕە کاتی ینی پیشاندانی خۆشەویستیە بۆ ساحێبەکەی. ئەم خواردنانەی کە لە بەردەمی منایە ئاساییە پشیلە بیخوات و ئەو خواردنانی کە لە بەردەمی دکتۆرایە ئاسایی نییە پشیلە بیخوات واتە ناتەندروستە و بۆی لە بەردەمی دکتۆریش دامانناوە بۆی دوای دکتۆر بۆمان باسکە. ئەو خواردنانی کە تەندروستە پێگێت لە خواردنی وشک تایبەت بە پشیلە، خواردنی تەڕ و هەروەها تریت و گۆشت و مریشک و پەنیر و ماست. دکتۆر پێم بڵێ بۆچی نەستەلە نابێ بدرێ بە ئاژەڵ بە تایبەتی پشیلە؟ بەڵێ نەستەلە مادەیەکی تێدایە ثیۆبڕۆمین و قاوەش ئەوانەی کە کافاینیان تێدایە ئەو مادەیە پشیلە توانای هەرسکردنی نییە پێی ژەهراوی دەبێت. پیاز و سیر بە هەمان شێوە هەر ژەهراویە بۆ سەگ و پشیلە و پشیلەش بە تایبەتی. کشمیش کە هەر لە بەرهەمی ترێ و ترێش ئەمانە ژەهراوی دەبن و تا ئێستش هۆکارەکەی دیار نییە. فستق و ئەوانەش هەر باش نییە بۆ پشیلە نابێت بدرێت. چەرەسات بە شێوەیەکی گشتی باش نین بەڵام هەندێکیان ئاساییە. ناو گوڵە بە ڕۆژە ناوکەکەی ئەگەر نەبرژا بێت خۆی پێوە نەبێت ئەتوانرێت بیدرێتێت چونکە فایبەرشتی تێدایە کێشەی بۆ نابێت. دکتۆر گۆشت و مریشک ئێستا ئێمە ئەم باڵە ئەبینین لێرەدانراوە ئێسقانی تایە ئاساییە ئەم ئێسقانە کاڵە بخوات پشیلەکەی من؟ بە گشتی باش نییە چونکە ئێسقانەکە ورد دەبێت کە ورد دەبێت وەکو شوشەی لێ دێت لە ناو کۆندامی هەرسی تووشی برینداربوون و ئەوانەی دەکات ینی ئەوە باش نییە هەر ئێسقانی مریشک. تکایە ئاژەڵ دۆستان بەخێوکەرانی پشیلە ئەگەر توانای بەخێوکردنی پشیلەت نییە پشیلە بەخێو مەکات چونکە پێویستەکە کە هەموو مافەسەرەتایەکانی بۆ دابین بکەی پشیلە یاریەکی منداڵ نییە کە بیکڕیت و لەلای منداڵەکەت دێنی پێویستە کە بە تەواوەتی ئاگەو لە تەندروستی پشیلەکەت بێت. ئێمە لە ژووری نەشتەرگەرین هاتووی نەشتەرگەری نەزۆکردن بۆ ئەم پشیلەیە بکەین. دکتۆر پێم بڵێ نەشتەرگەری نەزۆکردن سوودی چییە و زیانی چییە؟ بەڵێ نەشتەرگەری نەزۆکردن یەکەم جار زۆر باشە بۆ کۆنتترۆلکردنی ئاژەڵە بێلانەکان وەکو پشیلەش کە هەم بێلانە هەیە چونکە زۆر بێت و پشیلەوە پشیلەی ینی گەورەش هەیە لەسەر جادا سیارە لێ دەداتیان منداڵ ئەزێتی دەدەن و ئەزێتیان دەبی بۆ کۆنتترۆلکردنی زۆربوونیان باشە کە وە هەم بۆ تەندروستی پشیلە و ینی ئاژەڵەکە کە لە داهاتوودا کێشەی بۆ دروست نابێتن ئەگەر بە تایبەت بۆ فیمێڵ مێیەکان کە لە 5 بۆ 8 مانجی بکرێن و نێرەکان ئەوە پشیلەیەکی نێرە تەمەنی دەوری 6 مانگێک دەبێت و تەمەنەکەی زۆر گونجاوە بۆ ئەو نەشتەرگەریە. کاتە سوودەکانی ئێستا سوودی هەیە بۆ پشیلەکە کە هێمن ببێتەوە وەروەها سوودی هەیە لە ئەیپارێزە لە چەندین نەخۆشی یەکێک لەوانە نەخۆشی کانسەرە یاخود بڵێن سەرەتان و هەروەها ئەیپارێزێت لە
نەخۆشی درێژخایەنەکان و بەڵامی کێشەی هەیە کە لە دوای ئەمە کێشیان زیاکە بۆ پێویستەکە خواردنەکەی بۆ بڕین. گوچی لەو میزەڕەکانی بۆ دروست دەبێت ئەویش دەبێت خواردنەکەی بۆ بگۆڕی. باشە شتێکی تر هەیە دەرزیەکی لێ ئەیان دەرزی هۆرمۆنە هادئیەکاتەوە بۆ ماوەیەک. ئایا ئەوە شتێکی تەندروستە و تا چەند جارەتوانی ئەو دەرزیە بەکاربێنی؟ خۆی بۆ پشیلەی نێر ئەوە ینی هەر تەندروست نییە بۆ مێیەکان هەیە ئەویش بۆ ماوەیەکی کاتیە و سیستەمی و بەڵانسی هۆرمۆنات شتێک دەدات کاتن نەکرێ باشترە ئەوەیە کە نەشتەرگەری بکرێت یان ڕگەزی باش زۆر چاکە. من و مرو هاتوونەتە ئەم کافتریایە کافتریایەک تایبەت بە پشیلە لەگەڵمان بن با لەگەڵ مرو بڕۆین بزانین ئەم کافتریایە چەند پشیلەی لێیە و مروش لەگەڵ هاوڕەکانی یاری بکات. ئایا خان پێم بڵێ لە کێوە بیرۆکەی دروستکردنی ئەم کافتریا جوانت بۆ هات و مەبەست لە دروستکردنی ئەم کافتریایە چییە؟ ڕاستەکەی ئەم بیرۆکەیە نوێ نییە چونکە لە ژاپۆن و سعودی و زۆر وڵاتی دیکە کاتکافی هەیە بەڵام لێرە لە هەرێمی کوردستان یەکەم جارە ئەم کاپیەمان تەنیا بۆ کات بەسەربردن لەگەڵ پشیلەکان نەکردوێتەوە نا بەڵکو لە پشتیەوە پامێکمانەیەکەوە شاری بڵاو بکەینەوە بۆ ئەوەی خەڵک بزان چۆن لەگەڵ پشیلەدا هەڵسوکەوت بکەن پشیلە بوونەوەرێکی زۆر ناوازە و لەسەر خۆیە. هیچ ستۆریەکی سەرنجڕاکێشە هەیە لەسەر پشیلەیەک بۆمان باس بکەی؟ بەڵێ بە دڵنیاییەوە یەک دوو مانگ لەمە و پێش لە چاوپێکەوتنێکدا بووم کەسێک پەیوەندی کرد ڕاستەکەی چیرۆکێکی خەمهێنا کەسەکە نابینا بوو گوتی کە پشیلەیەکی هەبووە هەمیشە لەگەڵیدا بوو لە دەوروبەری بوو بەڵام ئێستا مردووە ئیتر لە تەلەفۆنەکەدا زۆر گریە گوتی پشیلەکە بۆ من بوو بە چاو ئەو چیرۆکە کاری تێکردم. باسێکی زمانی جەستەی پشیلەمان بۆ بکە. ڕاستێکەی پشیلە زمانی جەستەی هەیە دیارترینیان ئەوەیە کاتێک چاو بۆ پشیلە دەپرتێنیت مانای ئەوەی خۆشت دەوێت ئەوانش چاوت بۆ دەپرتێننەوە کاتێک چاو دەبڕیتە چاویان ئەوانش چاو دەبڕنە چاوت و وەک ئەوەی بڵێن ئەوی منت خۆش دەوێت دەی منیش خۆشم دەوێت وەڵام دەدەنەوە ئەگەر کلکیان ڕاست هەڵبڕی ئەوە مانای وایە دەترسن ئەگەر بیانەوێت دەستیان پێدا بهێنیت و لە لای تۆ هەست بە پارێزراوی بکەن ئەوە لەسەر پشت پاڵ دەکەوێت و دەهێڵێت خوتوکەی سکی بدەیت زۆر شتیان هەیە. دەربارەی گوێچکەکانیان هەمیشە گوێیان دەجوڵێنن ئەگەر بترسن زۆر بە خێرایی دەیانکەنەوە زۆر جوڵی زمانی جستان هەیە وەک گوتم دیارترینیان ئەوەیە خۆشم دەوێت خەڵک دەتوان بیکەن و تەنیا لەگەڵ پشیلەکانە تاقی بکەنەوە پێیان بڵێن خۆشم دەوێت ئەوانش دەڵێن منیش خۆشم دەوێت. ئەم پشیلەی ئەیبینم کە ئێستا لە تەنیشتما جۆری ئاشێرایە کە گرانترین پشیلەیە لە هەموو دنیاە کە نرخەکەی گاتە سەر و $100,000. ڕاستێکەی ئەم پشیلەیە زۆر دەگمەنە زۆر زیرەکە بۆچی دەگمەنە و لەوانی دیکە جودایە چونکە ئەم پشیلەیە کە پێی دەڵێن فینیکس لە پشیلەکانی دیکە زیرەکترە مێژوو چیرۆکی هەیە خەڵکی سەردەمی فرعونەکانی میسر لەو سەردەمەدا ئەم جۆرە پشیلانیان هەبوون بۆیە بەڵێ زۆر گرانە. ئەمڕۆ من و مرو زۆر دڵخۆش بووین هەم من مامەڵەیەکی جوان و باشم لەگەڵ پشیلەکان کرد و هەم مروش هاوڕێی تازەی دۆزیەوە هیوادارین هەمووتان مامەڵەیەکی دروست لەگەڵ پشیلەکانتان بکەن و ئازاریان نێن و مافەکانیان بۆ دابینکەین. کاتێکی خۆش.